لافاوەکەی چەند ڕۆژی ڕابردوو هاوشێوەی چەمچەماڵ و تەکیە و شۆڕش و تەختەق زیانی مادی زۆریشی لە دانیشتوانی ناحیەی پیرەمەگرون داوە. نزیکەی 100 ماڵ ئاوی تێچووە و لە هێندێک گەڕەکی ناحیەکە زیانەکان زیاترن و گلەیەکان ڕووی لە کاربەدەستانی ناحیەکەیە. نیعبوازەکەمە حتا بڕی شوڕبە کەسیی بۆ دەرنەچوە لەم گەڕەکانی مەدایە تا ڕەمە 20 ماڵ ببێ. ئەمە یەکەم جار دوو هەمجارنێ ئەمە سێ هەمجارە ئەم ئاوەکە ئەمە بۆ مەدیە. هەر لە هەر شوێنێکی کە یەک تایگە بەڵام باڵێ ئەوە تا لێ مەهوڵەکەی چووکە پێشی سندوق نییە پێشی گیراوە ڕێک لەوێدا کۆ دەبێتەوە دەگەڕێتەوە بنەو ماڵەکانی مەدا. ئێمە هەر ماڵێران بووین ئەم گەڕەکانە هیچمان نەماوە خۆ هەر ئەم ساڵنیومە ئەمە لە سێ هەمجارە ماوەمانێتەوە. تکارەوانی ماوەتەوە بە مدیری ماوەتەوە بە هەمان ماوەتەوە چەندان هاتووس تەماشا کردووە هاتوو تەماشای کردووە دیکاکەی سڵات چارەسەریشی بۆ دەکەین کاکە چارەسەری بۆ دەکەین ئەوە چارەسەرەکەیدی مەنهۆڵەکە یعنی مەنهۆڵەکە کە مەنهۆڵەکە ئاوەکەی هەر ناگریە کە ئاوەکەی کۆ دەبێتەوە ئەدا ڕێ بنەوە ماڵەکانی مەدا دەگەڕێتەوە. 30 ماڵ لێرە حەسر بووین هەموو ساڵێک ئێمە دەبێت ببین بە حرەسی ئەم بۆری زێرابانە سەرەکانی لابین تێگەشتی ینی خۆتان لایبەن یا شارەوانی وەڵی خۆمان شارەوانین درەنگ وەخت دێ لە کاتی پێویستان نایە ئەبێ خۆمان خەریکی ئەوە بین ئەم سەرانە پڕکەینەوە. گرفتی لافاوەکەی ئەم جارە زیاتر لە جیرانی مەنهۆڵەکان و گۆڕانی ڕێڕەوی ئاوەکانەوە بووە. بەڕێوەبەری ناحیەی پیرەمەگرونیش نایشارێتەوە کە لابردنی سەری مەنهۆڵەکان و جیرانیان یەکێک بۆ لە هۆکارەکان. لە هۆکارەکان ئەوەی سەری مەنهۆڵەکان لەو شوێنەی کە هەیە لابراون کە لابراون ڕاستەخۆ گیراون ئەگەرنا ئێمە لافاو هەر ئەو هەموو کاتێک ئەم لافاوە هەبوو ڕێژەیەکی ئاسایی بووەوە نەبووتەوەی خەڵک ئەبەو شێوە زیانمەند بێ. ئێستش ڕێژەی زیانەکان سواز بخوا زیانی گیانی نیە هیچ برینارێکمان نییەوە ماڵەکانیش ئەوەی کە ناونووسمان کردووە لە ڕۆژی یەکەما وەکو مینێکی سەر ئامارێکی سەرەتایی بە 93 ماڵ دیاری کراوە. لە پیرەمەگرون لیژنەیەک پێکهێنراوە بۆ زانینی قەبارەی زیانەکان و کەمپینێکیش بۆ هاوکاری لە قەوماوان ڕاگەیەندراوە. ئێمە داوا لە هەموو لایەک دەکەین کە بە تەنگی ئەو ماڵە هەژارانەی پیرەمەگرونەوە بێن کە زیانمەندی لافاوەکە بوون سوپاسیان دەکەین و بەدڵنیایەوە ئێمە خەڵک لە ناو پیرەمەگرون و لە لادەکانی دەوروبەریشی لافاو گرتوێتەوە و زیانمەند بووە پێی. بەڵێ دانیشتوانی ناحیەکە داواکارن فرامۆش نەکرێن و قەرەبوو بکرێنەوە و ئەوانەشی کەم تەرخەم بوون سزا بدرێن. ئەوان دەڵێن تا ئێستا هیچ شتێک چاک نەکراوە و دەبێت ئاوڕۆکانی شارەکە دەستکاری بکرێن و ڕێڕەوی ئاوەکان بگۆڕدرێن و نێنەوە ناو شار. بە پێچەوانەوە جارێکی تریش لافاو دروست بێتەوە بە هەمان شێوە کارە سات ڕوودەداتەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام ناحیەی پیرەمەگرون.